ئێمە بەردەوامە بین لەگەڵتان لە تەوەری کتری پرۆگرامەکەمانە باز لە بابەتێکی گرنگەکەین، باز لە تەمەنی هەرزەکاری ئەکەین. بگومان تەمەنی هەرزەکاریەکێکە لەو تەمەنانی کە ڕەنگە گۆڕانکاری زۆر لەو هەرزەکارەیە ڕووبات بووە گرنگە دایکان و باوکان خێزانەکان بەگشتی زانیاری تاومان هەبێت لەسەر ئەم تەمەنە بووی کە ئێمە بزانین چۆن و بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ هەرزەکارەکانمانە بکەین. با ئەپرسین ئەمڕۆ لەم چاوەڕێ با بزانین چ تەمەنێک ئەچێتە تەمەنی هەرزەکاریەوە بەپێی ژینگەی وڵاتەکان ئەم تەمەنە گۆڕانکاری بەسەرایەت یاخود نا. بۆچی ڕەنگە زۆر کات هەرزەکار لەم تەمەنەیە لەبری ئەوەی کا کێشە و گیر و گرفتەکان و خۆشیەکانی لەگەڵ خێزانەکەیە بەش بکات پەنابات بۆ هاوڕێکانی. کۆمەڵێک بابەت هەیە لەم تەمەنەیە هەرزەکار ئەیگرێتە بەر با بزانین ئێمە لەم کاتانەیە وەکو دایک و باوک و خێزان چۆن لەم بارودۆخانەیە مامەڵە بکەین. بۆی با چڕوپڕی لەسەر تەمەنی هەرزەکاری و قۆناغی هەرزەکاری زانیاری وەرگرین زۆر بە خۆشحاڵی و ئەمڕۆ میوانداری بەڕێز خاتوواران ئەحمەدمان کردووە کا بەڕێزیان ڕاوێژکاری پەروەردەین. خاتوواران سڵاو لێ سلااو لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ تۆ خاتوواران. دەستپێکی پرۆگرامەکە ئەمەوێ باسێک لە خودی هەرزەکار خۆی بکەین بەکی ئەوترێ هەرزەکار چ تەمەنێک ئەچێتە چوارچێوی تەمەنی هەرزەکاریەوە. زۆر باشە. سپاسانەکەم کەم تەوەرەتان هەڵبژاردووە خۆی هەموو بەرنامانەی کە پێشتر کردمان لەبەر ئەمە بوو کە بەم تەوەرە بگەین چون تەمەنێکی زۆر زۆر هەستیارە زۆر گرینگە. خۆی تەمەنی هەرزەکاری بە پێ سەرچاوە زانستیەکان ئەڵێن تەمەنی 10 بۆ 19 ساڵ بە پێ کەشی ئاوهەوا بە پێ جیاوازی جوگرافیا ئەم تەمەنە ئەگۆڕێت چونکە لە تەمەنی هەرزەکاری لە حاڵی حازرە جۆری خواردن کاریگەری هەیە بۆی و هەتا جەنەتی کاریگەری هەیە بۆی و هەروەها گۆڕانکاری لە کەشی ئاوهەواش بە هەمان شێوە کاریگەری هەیە. بۆ نمونە لە مەناتیقە گەرمەکان کوڕەکان و کچەکان زووترەگەن بە تەمەنی هەرزەکاری باڵغ بوونی جەستەی و جنسیان دەست پێ ئەکات بە نسبەی مەناتیقی سەرد. بەڵام لە ڕێگایەکی کەشەوە بە هۆکاری ئامێرە ئەلکترۆنیکیەکان و ئەو بەرنامانەی کە لە مێدیا و سۆشیال میدیا هەیە باز هەم کاریگەریکی ڕاستوخۆ هەیە لە دابەزینی تەمەنی هەرزەکاری. ئێمە تەلەبەمان لا بووە کچ بووە 7 ساڵ بووە گەشتووەتە باڵغبوونی جەستەی. یعنی ئەمانە خۆی تاڕادێکی زۆر کارەساتە بۆیە بێ کنترۆل بکرێت کە کنترۆلی بکەین کە گەشەی جەستەییەکەی بتوانێت ڕێگەی یاساکەی خۆی بڕوات ئەو ڕێگە تەبەییەی خۆی بڕواتە سەرەوە بەجێ نەمێنێت. بۆ نمونە لە باڵاکردنی لە تەرەشحی هۆرمۆنەکانی تر کە بۆ گەشەکردنی پێویستیەتی. ئەمە وەکو شتێکی زۆر کەم لەسەر تەمەنی هەرزەکاری. بەرنامەکانی پێشوو ئاماژەمان پێە لە تەمەنی 2 ساڵ ئەمە بکەن، تەمەنی 3 ساڵمان هەیە لە دایبیگرتنە، تەمەنی 4 ساڵ تا 6 ساڵمان هەیە تەمەنی فاڵیکستێجە، تەمەنی 6مان هەیە تا 7 و 8 ئەبێ بە تەمەنی نووسوو. هەموو ئەم ستێپانەمان تێ ئەپەڕان ڕێنماییمان ئەیە کە ئاگاتان لێبێ بزانن لە چه تەمەنێک چه پێداویستێکی دەرونی هەیە، مناڵەکە ئینادیەکان نیشانەی چییە، مناڵەکە ئەگەر درۆی کرد هۆکاری چییە، چۆنە بێ هەڵسوکۆتکەی، چۆن بتوانی خۆشەویستیەکی بێمەرج نەک بێ سنوور بێمەرج بۆ مناڵەکە دانی لەم تەمەنەیە. هەموو ئەم شتانە بۆ بوو کە گەشتە تەمەنی هەرزەکاری تۆ بنەماکە و باشدان نابێت کە ئەگات تەمەنی هەرزەکاری ئەگە ئەم ستێپانە بە باشی تێپەڕانە بێت گوێڕایەڵە بێت ڕاستە دژایەتی تەکە هەندێک جات. بەڵام چونکە من یاسام داناوە لە ماڵەوە ئەزانێت سنوور بەزاندن سزای هەیە وەگەر بە قسەم کات یا بزانێت شتێک بۆی باش ئەبێ پاداشت وەرئەگرێ، ئەزانەی کە متمانەم پێ بکە فێر کراوە، ئەزانەی کە ئەگەر هەڵەش بکە من هەر خۆشم ئەوێت. یعنی هەمان خۆشەویستی بێمەرج کە لە مناڵی هەبووە ئەزانەی کە ئەبێ ڕاستگۆ بێ لەگەڵمە. ئەگەر پەیوەندی لەگەڵ کوڕیا کچ هەبوو متمانەم پێکە ترسی لە من نییە قسەم لەگەڵاکە. هەموو ئەوانەی کە باسمان کرد ئێستا لێرە دیارە. باشە کاتە ئەو قۆناغی هەرزەکاری کە هەموو کەسێک ئەبێ پیاتێ پەڕ بێت کۆمەڵە گۆڕانکاریش هەیە ڕوو ئەیە لەم قۆناغە با باس لەو گۆڕانکاریانە بکەین کە لە تەمەنی هەرزەکاریە ئەبێت ڕووبات و ڕوش ئەات. بابەتی هەرزەکاری و پێش هەرزەکاریان یا تازەی تر خەریکە ئەڕواتەناو تەمەنی گەنجیەوە بابەتێکی تازە نییە ها یا بڵێن ئێستا بمانەوەی خەریک بین قسەی لەگەڵاکەین ئەگاتەوە کاتی سۆقراتی 2500 ساڵ پێش ئێستا. ئەو کاتە سۆقرات لەسەر تەمەنی هەرزەکاری و گەنجی وتوویەتی تەمەنێکە مناڵ لەو تەمەنە شەڕەنگێزە بێت دژایەتی خێزانەکەیەکە بە زۆر گرنگی ئەیا بە زاهری خۆی بە جلوبەرگی بە فەیسی ئەیەوێت لەناو کۆمەڵگە پەسەندی بکەن. ئەم ڕوتینە ئێستاش بە هەمان شێوەیە
ئەم گۆڕانکاریانە ئێستاش بە هەمان شێوێ تەنها لە بواری چی پێڵێن زاهریەوە گۆڕاوە تەنها شکڵەکەی گۆڕاوە ڕەنگەکەی گۆڕاوە بەڵام بە شێوەیەکی ئام تەمەنی هەرزەکاری تەمەنێکە گەشەکردنی جەستەیی گەشەکردنی جنسی گەشەکردنی مێشک و بیرکردن گەشەکردنی کۆمەڵایەتی گەشەکردنی سۆزداری لەناو هەموویانە بەدی ئەکرێ گەشەکردنی جەستەی خوب نیشانەکانی دیارن لە کچەکان بە جۆرێکی ترە لە کوڕەکانمان بە شێوازێکی ترەکە تەسەوەرەکەم پێویست نەکڕوونی بکەینەوە گەشەکردنی سۆزداریمان هەیە سۆزداری وەکو چۆنیانی هەستەکانیان زۆر زوو ئەگۆڕێت لە پڕە وزەیەکی زۆری هەیە خۆی گۆڕێ بڕوا بۆ شوێنێک لە 2 دقەیاڵێ ناڕۆ یەکسەر ڕێیە گۆڕێ پێشتر لەگەڵ دایک و باوکی ئەڕۆژ بۆ ماڵی خزمەکانی ئێستا ناڕوە پێشتر کەسێکی خۆش ئەویست لە ناو خزمەکانی پەیوەندی باش بوو لەگەڵ دایک و باوکی ئێستا وا ناکات ئەمانە هەمووی گۆڕانکاری سۆزداریە بە پێ گەشەکردنی ئەو هورمۆنانەی کە لە تەمەنی هەرزەکاری لە ناو جسمی ئەم مناڵی من خەریکە تەرەشح هەبێت گەشەکردنی کۆمەڵایەتیشمان هەیە ئەو هاوڕێیانەی کە هەڵیە بژێرێت ئەو گروپانەی کە ئەم تێکەڵیە بێ زۆربەی کات لەگەڵ بیرکردنی دایک و باوکی یەکێک نییە هەندێک جاریش لە ڕقی دایک و باوکی ڕوا هاوڕێتی کەسێکەکە کە دایک و باوکی خۆشیان نابێت کە جلوبەرگی هاوڕێکی باش نییە هاوڕێکی جگەراخوا هاوڕێکی قسەی باش ناکە بەڵام ئەو هەر هاوڕێیانە بە قسەی هاوڕێکی کات بەڵام بە قسەی دایک و باوکی خۆی ناکات هەستەکە دایک و باوک لەم تەمەنەیە دوژمنایەتیەکەن ئەڵێ هەر شتێکەکەم ڕخنەم لێ ئەگرێت هەر هەڵس و کۆتێکەکەم ئەڵێ وامەکە هەر جلێک لەبەرەکەم ئەڵێ گونجاو نییە یعنی چۆنە تەمەنی هەرزەکاری بە 2 نمونەی زۆر جوان بۆتانی باسەکەم تەسەووری بکەن لێرە دایک و باوک وەستاوە لێرە مناڵ وەستاوە باشە بە پێوە هەردووکیان وەستاون شەشێکی ئینگلیزی باش بەرامبەر بە مناڵەکە یا دایک و باوکەکە بێ وا تەسەوەرکەین کە بەرامبەر بە دایک و باوکەکە شەشێکی ئینگلیزی دانراوە بەڵام لەم لاو مناڵەکە هەیە بۆ ئەو چەنە بۆ ئەو نوە کامیان ڕاستەکەن هەردووکیان ڕاستەکەن دایک و باوکەکە قساکە ڕاستەکە حەقی پێە مناڵەکەش قساکە لای ئەویش نوۆیە درۆ ناکە گۆڕانکاریەکانی زۆر ئاساییە ئەویش ڕاستەکە بەڵام ئەو شتێککە ئەبێ بە هۆکاریەوەی کە لە بینی منی دایک و باوک لەگەڵ مناڵەکەم کێشە دروست بێ ئەو دیوارە یەواش یەواش بەرزە بێتەوە لە بینمانە من قساکەم دەنگم نایگاتێ ئەو هاوارەکە من گوێ ناگرم بەس خات وەران خۆمانگەشتنە سەرمان لەو هەرزەکارە تێگیاوە کارێکە کات پێڵین ئەڵین تۆ تاوا گەورە بووی عیبە نابێ ئەو کارە بکەی هەل هەمان کاتاشتێکی ترەکاڵە خۆ تۆ هێشتا مناڵی چۆن دەستیتە ئەو شتە چۆن ئەبێ ئەو بابەتە بکە یعنی بە تەمەنی خۆی سەیری ئەو هەرزەکارە ناکەین بە تاکید وایە چونکە لە زمانی هەرزەکار تێناگەین بۆ کارەکەشی چییە من ئەگەر بزانم ئەم تەمەنی مناڵەکەی من وەکو بەلەمێکە بەلەمەکە مناڵیەتی لە بەندەر دانراوە ئەو بەندەرە ماڵەوەیە باشە ئەم مناڵە گەشاکە ئەڕوا بەرەو کوێ ناو زریایەکە هەندێک ڕۆژ ئەم ئاوە سافە هەندێک ڕۆژ تۆفانە باش تەسەوریکەن پس ئەم هەرزەکاریە بەم شێوە خەریکە ئەڕوات ئەمە هەرزەکاریە بەم شێوەیە خەریکە ئەڕوا کێ هیدایەتیەکە کێ ڕانمایەکە بەلەوانی ئەم بەلەمە کێ دایک و باوکە ئەو قسەیە کە دایک و باوک خەریکەکە چییە ئەو نەخشەیە کە من لە بەردەستی مناڵەکەم داێنم یعنی ئەگەر زمانی نەخشەکەی من بۆەوەی کە ئەم مناڵی من بتوانێت بە مەقسەدی خۆی بگا ڕوون بێت پڕ لە خۆشەویستی بێ ئینادیتیان نەبێت بە تاکید ئەم مناڵی من زۆر بەسەر کۆتوانە ئەم تەمەنە تێئەپەڕێ ئەو دەنگ بەرزەکە من ئەڵێم بۆت نییە هاوارکەی تەمەنەکەیەتی هاوارەکە من ئەتوانم لەو دەقەی بێدەنگ بم یا پێ بڵێم کە حادێ بوویتەوە قساکەین لەسەری کامی باشە ئەو هاوارکە من هاوارکەم یا من بەم شێوەی تەعاملکەم بە تاکید ئەگەر من حادێتر بم چون من نەزانم هەرزەکارە من حادێتر بم کاریگەری زۆر زیاترە بێ وەکو مناڵێکە هەب وتمان ئینادیەکە کە ئینادی کرد هۆکارەکەی بزانین کەسایەتی لە تەمەنی 3 ساڵەوە کە ئینادیەکە کەسایەتی سەر بەخۆی خەریکە دروستە بێت ئەمەش بە هەمان شێوەیە کە من لە زمانی مناڵەکەم تێبگەم لە زمانی هەرزەکارەکەم تێبگەم زۆر لە کێشەکان چارەسەر ئەبێت. دەسەکانت خۆش بم با باس لەوە بکەینەوەی کە کاتێککە کەسێکە چێتە تەمەنی هەرزەکاریەوە حەزەکە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبێت لە ناو خێزانەکەیە بە جیاوازی سیر بکرێت لەوەی کە هەر شتێکی وت ئەو خۆی وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرێت و هەمیشە وا هەستەکە کە ڕاستە حەزەکە
ئەو ڕایانەی کە ئێڵێ زۆر گرنگی پێ بدرێت بۆ نمونە بارودۆخێکێتە نێو خێزانەکانیانەوە حەزەکات چۆن دایک و باوک قسەی هەیە ئەویش قسەی هەبێت تا چەند گرنگە دایک و باوکەکان تێبگەنەوەی کە مناڵەکان وردە گەورە ئەبێتە وەکولانەش ئاماژەی پێکرد دەمێک پێی نەڵێن مناڵیت و کاتێکش پێ بڵێن وڵاتەوە گەورە بوویت لی تێبگەنەوەی کە ئێستا پێویستە و بارودۆخێکەیە گفتوگۆش لەگەڵ مناڵەکانە بکرێت و بیوڕاکانی ئەویش بە هەند وەربگرێت بۆی کە ئەو سۆزەی لە ماڵەوە دەستی ناکەوێت نەچێت لە دەرەوە بەدوایە بگەڕێت. یەکێک لە گەورەترین نیشانەکانی تەمەنی هەرزەکاری دروستبوونی کەسایەتیکی سەربەخۆیە، یعنی ئەیەوێ بڵێ من هەم خۆی ئەسەلمێنێ بە چاک و خراپ و چۆن من ئەتوانم ڕێگەی پێ بدەم. پێشتر وتم کە سۆزداری یان خۆشەویستیەک هەبوو بێت بە بێ مەرج. من بە بێ مەرج خۆشەویستی خۆم پێیاوە، ئەگەر هەڵەشی کردبێ خۆشم ویستووە بەڵام پێم وتووە هەڵاکەی. ڕێی دەربرینیشیان لە تەمەنی هەرزەکاری هەروایە، ئەڵێ من هەم حتا ئەگەر ڕەیەکەشی باش نەبێت من ئەبێ گوێگری بم. ئاها هەندێک جار ئەڵێن ئێستا تۆزێک جیاوازی هەیە، من پێشتر ئەمن لای ئێمە نەک تەنها ببیسین مەبەسم ڕۆژهەڵاتە ئەبێ گوێ بگرین، ئێستا ئێرە بە پێچەوانەیە ئەڵێن تەنها گوێ مەگرن ئەبێ ببیسن. باشە نازام کێشە هەیە تەواو ئەڵێن کە نە تەنها گوێ بگرین ئەبێ ببیسین، ینی ئێمە بیسەرێکی باش بین بۆ مناڵەکانمان کە قسەکە وان نەڵێن باش ئێستا شتێکەڵێتەوە لە بیریە چێتەوە لە بیری ناچێتەوە کە ڕێی دەربڕی بێڕێزی پێ نەکەین. ڕاستەکەی ئێستا تۆ ئەمە ئەڵێ باشە بیری لێ ئەکەینەوە بزانین ئەتوانین شتێکی باشتر هەڵبژێرین یا لەسەر ئەمەی تۆ ئیش بکەین، یان نە کاتێک هەرزەکارەکەم قساکەم پەیوەندی بە تۆ نییە، تۆ جارێ مناڵی نابێ قسە بکەی، مناڵ نییە، ئێستا هیچ مناڵێک مناڵ نییە، هەموو مناڵەکان گەورن تەنها لە حەجمێکی بچووکتر بە تایبەت لەم سەردەمەیە کە ئامێر ئەلکترۆنیکەکان زیاد لە ڕادە هاتوونەتە ناو خێزانەکانەوە. باش پس هەر کاتێویستی سەربەخۆی خۆی بسەلمێنێت من ڕێزی لێ ئەگرم، ڕائیەکەشی وەرئەگرم هەر بە ڕێز و احترام خۆشەویستیەوە نە بە شکاندنەوە، چونکە ئەگەر من ئەو متمانەی نەیەمێ ئەگەر فێری نەکەم کە من گوێت لێ ئەگرم ئەو ئەڕواتە دەرەوە لە ناو گروپی هاوڕێیان کەسانی کە هەیە گوێ لێ ئەگرن، کەسانی تر هەیە کاڵێن بەه فکرەکە و زۆر بەجێگەیە هەتا ئەگە غەڵەتیش بێ هەبی چون پێویستی بەوەیە خۆی بسەلمێنێ پەنا بۆ ئەوانە بە اینجا چیە کات ئەو هاوڕێی کە من نامەوێت ئەو هەڵیە بژێرێت چون ئەو سەلماندوویەتی کە تۆ هەی بەڵام من ڕێگەم پێنەیە. کاتە خاتواران ئەمە هۆکارەکە بۆ نمونە ئێمە نەمان هێشتووە خودت کاتمان بۆ هەرزەکارەکە دانەناوە هەم کە گوێ لێ بگرین هەم لە هەندێک حاڵەتە خاوەن بڕیارێکی خۆی بێت ئەمە ئەوەیە هۆکارە بۆ ئەوەی کە و هەرزەکارە خۆشی و ناخۆشیەکانیشی لەگەڵ دەرەوەی خێزانەکەیە بە شەکات و شێری ئەکات ئەچێتە دەرەوەی خێزانەکە. بە تاکید ئەمە یەکێکە لە سەرەکی ترین هۆکارەکانی، بەڵام لە ڕوانگەیەکی کەشەوە چونکە تەمەنی هەرزەکاری لە بواری کۆمەڵایەتیەوە ئەمان خەریکن باڵغ ئەبن باش حەز ئەکەن کە گروپە جیاوازەکان هەڵبژێرن و گروپێک هەڵەبژێرێ کە تائیدی ئەکا کە بەڵێ پوێ ئەیات. وەجگە لەوەش تەمەنی هەرزەکاری تەرەشحی دۆپامینی زیاد لە ڕادەیە. دۆپامین چییە؟ هۆرمۆنێکە کە من وادارەکە ئیشێکی تازە بکەم کە پێشتر نەم کردووە. ڕیسکردن زۆرە، حەزەکەم تەرکیز لەسرم بێت. باشە ئەزمموی تازەم حەز لەیە تێکەڵ بە گروپێکە بم کە پێشتر تێکەڵی نەبوو بێتم، حتا ئەگەر دژایەتی بێت بە خێزانەکێ خۆم لە حاڵەتێکە متمان و خۆشەویستی ئەوانم لەم تەمەنەیە بەدەست نەهێنابێت و هەستم کردبێت کە ئەوان لەگەڵ من هاوڕێینی و ئەم دۆپامینەش ئەبێ بە هۆکاریەوەی کە هاوڕێتی کەسانێکی ترەکەم و چون ئەوانیش وەکو منن حەزیان لەو سەرکێشیەیە حەزیان لەو سەرکێشیە لەگەڵ من هاوڕەنگن بەتەکی لەگەڵ ئەوان زۆر باشتر ئەتوانم ڕێبم. بەڵام خێزانێک سەرەکەوێت ئەزانێ مناڵێکی هاوڕێ هەیە لەم لاشەوە خۆی هاوڕێ بێت لەبەر ئەوەی کە مناڵی دوور نەکەوێتەوە، حتا ئەگەر هاوڕێکەشی بەدڵ نەبوو ڕێخنەی لێ ناگرێ حەزم لە جلوبەرگی هاوڕێکت نییە یا هاوڕێکە لە فلانە خێزانە نامەبێت یا ئەمە بۆچی وا قساکات بە شێوەیەکی زۆر هاوڕێیانە. ئەم هاوڕێت ئەم خاڵە باشانە هەیە ئەم خاڵە خراپانەشی هەیە. بەڕێی تۆ ئەگەر هاوڕێتی بکەی شتی باشن دەسەکەوی یا شتی خراپ، یعنی هەموو شتی بە زمانێکی شیرین هەلە بێت. بە یەک جار تێناگە بە دوو جار تێناگە قەیناکە من دایکە من باوکم ئەبێ ئەمە بەردەوام بم لەگەڵی تا قەناعەتم پێ بکە کە بزانێ من هەم لە هەموو حاڵەتێ لە پشتی ئەبم. هەموو کاتێکیش ئەڵێن باشترین هاوڕێ بۆ مناڵەکانتان بیکڕن
بە تایبەت لە تەمەنی هەرزەکاری مەبەست چێ لەکڕین یعنی هەموو هەوڵی خۆت بە کە بتوانی لەگەڵ کەسانی باش خۆت بیکەی بە هاوڕێ خۆت لەگەڵی ببی. جا ئەسەیەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان لە نێو خوێندنگاکانە کە ئەتوانین بڵین لە قۆناغەکانی بنەڕەتی کە زیاتر تەمەنی هەرزەکاریە ئەم جگەرە ئەلکترۆنی و دووکەڵ هەیە تا چەند گرنگە لەوەی کە دایک و باوکەکان بتوانن بە شێوازێکی وا مامەڵە لەگەڵ مناڵەکانیان نابکەن بۆی نەچن بەلای ئەم دووکەڵ و جگەرەوە چکە بینین لەوەی کە هەر مناڵەکە چێت تەمەنی هەرزەکاری و یەکەم شت کە ئەیکا جگەرەکەی ئیتر وا دایانێت کە گەورە بوو ئیتر مافی دووکەڵەکە بەرزکاتەوە. وتم یەکێک لە بابەتەکانی هەر دۆپامینەکەی تر شتێکە پێشتر نەکردوێتی ئێستایەکە لە لایکیشەوە حەزەکە بڵێ من گەورە بوو من هەم چییە کا جگەرە ئاخوا هۆکارەکەی گروپی هاوڕێیەکانی جگەرە ئاخۆن ئەمیش لەبەرەوەی کە ببێت بە هاوڕێی ئەوان بۆ ئەوەی کە ئەمان تەئیدی بکەن قوبوڵی بکەن ئەبێ هاوڕەنیان بێ مناڵێکی بۆ شاری کوێران دەست بگرە بە چاوتەوە ڕێک ئەمانیش بە هەمان شێوە تەعاملەکەن لە لایکی ترەوە لە ماڵەوە نمونەیەکی باشی نییە مناڵی من باوکی براکێ یان خۆ دایکی جگەرە خۆرە ئێمە وتمان مناڵ چیەکە لاساییەکە لە مناڵی و بینیویەتی لە تەمەنی سەرەتاییش مناڵ هەیە کە جافی گرتۆ بە دەستیەوە یا قەڵەمی گرتۆ بە دەستی ئەڵێ وەکو باوکمەکەم یا بە قەسەبی شیرەکەی کە بەدەستی بووە ڕێک هەمان حاڵەتی نواندووە پس ئەمە لە مناڵیش و لەگەڵی هاتووە لاسایی کردوێتەوە لە خێزان نمونەیەکی باشی نییە لە هاوڕێیەکان بە هەمان شێوە کۆمەڵگەشت زۆر تەئسیری تیا هەیە پەروەردە و تجارەت هەمووی ئێستا تێکەڵ بووە سیاسەت تێکەڵی بووە زۆر بە ئاسانی بەدەستیان ئەگات باشە سرنج ڕاکێشی تایەتی چێژی لێ ئەبینێ دۆپامین تەرەشح ئەبێت هەموو ئەم شتانە ئەبن بە هۆکار بەڵام کە جگەرەی خوارد من چی بکەم ناتوانانی تۆ بەردەوام چاوت لەسەر ئەم مناڵە بێ بڵێ ئەمە بکە ئەوە مەکە ئەمە بکە ئەوە مەکە کەوام کرد چیەکە دیوارەکەم بەرز کردوێتەوە لە بینی خۆم و ئەو دژایەتی مەکە دژایەتیم کرد کێ ئەدۆڕێت من ئەدۆڕم مناڵەکەشم لە دەستەیەم وایە چون احتمال هەیە لەبەر ئەو دژایەتیە تێکەڵ بە گروپێ ببێت کە زۆر زەرەری لێ ئەیە دواتر نەتوانم من کۆی بکەمەوە بۆیە گرینگە ئەگەر ویستمان مناڵەکەمان کە هەستەکەین ئالودە بەجگەرە بووە زۆر لە ڕێگەی زانستیانەوە لە ڕێگایکی زۆر هاوڕێیانە بە زمانێکی شین پێڵی مناڵەکەی من کوڕەکەی من کچەکەی من ئەمە چاکە و خراپەی جگەرەیە ئەڵێ ئەی باوکە خۆت بۆ یە خۆی ها زۆر کاتەواڵێ ئەگەر خراپە خۆت بۆ واز ناهێنی ئەگەر باوکەکە بتوانێت واز بێنێ من هەر لە ئێستا و مەمنونیم یعنی هەر هیچ نەبێ لەبەر مناڵەکەش وایانە لەبەر تەندروستی خۆی مناڵەکەش هەر باوکێ بتوانێت ئەوە بکە من هەر ئێستا لەبەر ئەم شاشەیە پێڵم کە مەمنونیم بتوانێت ئەوە بکە بەڵام ئەگەریش نەشکرا هەندێک جاڵێ ڕۆڵێگیان من 14-15 ساڵم بۆ دەستم کردووە بە جگەرە بەم هۆکارە ئێستا ناتوانم زۆربەی کاتیش ئەوا بیسێ لەم لاشۆ مناڵەڵێ باش باوکم خواردوویەتی ئەڵێ خراپە خۆت مەی خواڵێم واز بێن ئەڵێ ناتوانێت مناڵە کە خراپە وازی لێ تەنها لە ڕێگای قەناعەت و هاوڕێتیەوە وازت نەهێنا بۆی ڕوونکەرەوە بەردەوام بۆی ڕوونکەرەوە ئەمە خراپیەکانیەتی ئەبینی جگەرە ئەخوا پێویست بە تووڕەیی ناکات چون بە تووڕەیی ئێستا لە بەرچاوی من نیکە لە دەرەوە هەر ئەیکات هەر ئەیکە مەگەر ئیتر چۆن بێت ئەو مناڵە خوا شانسێک با بۆ دایک و باوکە بەڕاستی بە قسەی بکەن ئەزانی چێڵێم چونکە هەموو کاتێڵێ مەمنوع مەرغوبە بەڵام هەر کاتێ من بۆم ڕوون کردەوە ئەم مەمنوعە ئەم زەرەرەت لێیە ئەبێ بە هۆکاری ئەم شتانە بۆت لە ئامانجەکانی ژیانە دوورت ئەخاتەوە وەکو هاوڕێتی کوڕوکچ کە هەیە لەم تەمەنە بۆ تەندروستیت ئەم شتانەی هەیە لە ڕێگای ڤیدیۆ لە ڕێگای هەموو شتێکی کە من بۆی ڕوونەکەمەوە کە ئەمە خراپە ئەتوانی وازی لێبێنی لەگەڵی سەبرم هەبێت تەحەمولم هەبێ باس هەم خۆشەویستیەکی بێمەرج لە هەمان کاتە من ئەیبەم بۆ وەرزشکردن هۆگری یەکەم بە هوەر یعنی ئەو کاتانەی کە فراغی هەیە بۆی پڕەکەمەوە کە مشکی بۆ لای شتێکی تر نەڕوە چون وزەیان هەیە بێ بەتاڵیکەن من بەتاڵم نەکردەوە بۆی من ڕوونم نەکردەوە بۆی دیسانەڕاتەوە بۆ لای هاوڕێیەکانی زۆر ڕاستە دەستە خۆش بە خات و واران زۆر سوپاس کاتەکەمان کۆتاییە زۆر بە کورتی ڕێنمایی یەک شتێک مابێت کە زۆر بە گرنگی بزانین زۆر باشە چەند دقەیەکی کرد چۆن زۆر پرسیاری تر هەیە لە بینی هاوڕێتی کوڕان و کچان لە تەمەنی هەرزەکاری خۆ بە هەمان شێوە وتمان هۆکارەکەی ئەگەڕێتە سەر ئێسترۆژەن و پرۆژەسترۆنێکە کە هەیە لە هۆرمۆنەکانی کوڕ و کچ کە لەم
ڕەگەزی نێرومێ لەم تەمەنەیە تەرەشح ئەکرێ لە جسمیانە زۆرە ئەگەر ناوەکەشم بە هەڵەنەوت بێ و سەرەڕای ئەوە دۆپامینەکەیە و دوای ئەوە مێدیا و سۆشیال مێدیا هەموو ئەمانە کاریگەری هەیە بەڵام ئێوە ئەتوانن وەکو دایک و باوکێ بۆیان ڕوون بکەنەوە ئێستا ئێوە لە پرۆسێکن وەکو پێشبڕکێ پاسکیل تۆ خەریکی لە پاسکیلێک پێشبڕکێ بەشداری کردووە پاسکیلەکە نمونەی کە بۆ خوێندنەکەت ئەگەر ئێستا بتەوێت لەگەڵ کوڕ و کچە پەیوەندیت هەبێ وەکو ئەوەیە کە تۆ لەم ڕێگە خەریکی ئەڕۆی بەردەوام ئاوڕێیتەوە بزانێت کەسێکە لە تەنیشتت هەیە یا لە ناو ڕێگا وەستی ئیسراحەتێکەکەی هەموو ئەمانە بێ بە هۆکاریەوەکە تۆ درەنگتر ئەگەی بە ئامانجەکەت یاخود ناگێ بە ئامانجەکەت ینی هەموو بابەتەکان لە تەمەنی هەرزەکاری لە ڕێگای نمونە هێنانەوە باس هەم ئێڵێمەوە خۆشویستنێکی بێشەرت بەڵام سنووردار لە ڕێگای هەندێک سنووری تایبەت لە ماڵەوە بەڵام سنوورەکان نەرمونیانێکی تیابێک کە ئەگەر یەک دوو جاریش بەزاندی تووڕەبوونێکی گەورەی ڕوونەیات لە ڕێگای دەرکردن تێگەشتن لە زمانی تەمەنی هەرزەکار و زۆر بابەتی کە دایک و باوک تەکیدم سەرکەوتووە بن سپاسانەکە من هەموو کاتی قسەکانم بە نیمونەتەواوی ئەمێنێتەوە لە کورسات کێشەکەمەوەیە خۆش بێ بە چڕ و پڕتر باز لەو بابەتانەیەکین کە ویستوتە ئەمڕۆ تەواویکی دەست خۆش ماندوو نەبیت.